ئەو کەسانی کە بێدەنگیانشکان بە کەسایەتی ساڵی گۆڤاری تایمدانران دەیان لە خانمان و پیاوان هەر لە مانگیدەوە هاوبەشیان کردبوو بە چیرۆکەکانی خۆیان سەبارەت بە خراپی ڕەفتاری سێکسی لەلایەن چەندین پیاوی ناودارەوە لە بوارەکانی فیلمسازی، میدیا و کارداری و بواری وەرزشی. ئێمە لێرەین، ئێمە واز ناهێنین، من ناوم ڕۆز ماگوانایە و من ئازام و من ئێوەم. ئەو ئاشکراکردانە یارمەتی دەربوون بۆ ئەوەی ملیۆنەها کەس لە تەواوی جیهاندا ئەزمموی خۆیان لە ڕووی هەراسانکردنی سێکسی و پەلاماردانەوە بڵاو بکەنەوە. کەسایەتی ساڵی گۆڤاری تایم بۆ ئەو کەسانە بوو کە بێدەنجان شکان. ئەوان ئەو کەسانە بوون و هەروەها گروپێک بوون لەو خانمانەی کە لەم ساڵدا هەنگاوی پێشەنجیان نا بۆ باسکردنی هەراسانکاری سێکسی بۆ ئەوانەی کە تاوانباریان کردوون کە لە شوێنی کار خەڵکیان هەراسان کردو و کە سەرلەبەری کۆمپانیەکانی گرتوتەوە لە هۆڵیوودەوە تا میدیا و چێلگە کشتتوکاڵەکان و خزمەتکاری ماڵەکان و ئەوانەی هۆتێلەکانیش دەنجی خۆیان هەڵبڕی سەبارەت بە هەراسانکردنی سێکسی لەو شوێنانەدا. جوڵانەوە خۆرسکەکە لە مانگیدەدا دەستی پێکرد پاشەوەی ئەکتەر و چالاگوان ئەلیسا میلانۆ لەلایەن هاوڕێیشەوە دوای پێشنیازەکەی ئەوان کەوت لە فەیسبوک و تویتەر کە پەیامەکەی ئەمە بوو ئەگەر تۆ لە ڕووی سێکسیەوە هەراسان کراویان پەلامارە دراوە بنووسە منیش هەروەها وەڵامی تویتەکە بدەرەوە. ئەم هاشتاگە لە ماوەی تەنها 48 کاتژمێردا نزیکەی 1 ملیۆن کەس دووبارە تویتیان کردبەوە. لیستە بنەڕەتیەکە نزیکەی 80 بۆ 90 کەس بوو هەر لەوێوە پەرەیگرت. ئەوەی بۆ ئێمە گرنگە نوێنەراتی ئەو کەسانە بکەین ئەوانەی کە نەک تەنها نوێنەراتی تاوانبارکردنی هاروی واینستین دەکەن بەڵکو هەروەها ئەو خانمانەش لە هەموو شوێنەکان لە کۆمپانیا جیاوازەکاندا. بزوتنەوەی هاشتاگی هەروەها منیش لە بنەڕەتدا لەلایەن چالاکوان تارانابۆرکەوە 10 ساڵ لەمەوبەر هۆشداری لەبارەی توندوتیژی سێکسیەوە خستبۆ ڕوو.